بسم الله الرحمن الرحیم. پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەو نیشتیمانیانی بەڕێز، دەنگدەرانی عەزیز، ئەمڕۆ عێراق و هەرێمی کوردستان پێکەوە بەرەو ئەنجامدانی پرۆسەیەکی نوێی هەڵبژاردن هەنگاو هەڵدەگرن. ئەویش هەڵبژاردنی ئەندامانی خولی چوارەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە ئەبڕێرە لە ڕۆژی 12/5 2018 لە ناوەوە و دەرەوەی وڵات بەڕێوە بچێت. هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕووی یاسایی و دەستوریەوە بۆ کورد و کوردستانیان تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە. ئەم هەڵبژاردنە پەیوەندی بە دۆزی ڕەوای کورد و بارودۆخی سیاسی و دەستوری و ئابووری و جوگرافی و تەواوی مافەنەتەوەییەکانی ئەم گەلەوە هەیە. لە میانێشدا گەلی کورد پێویستی باڵگرتنی کۆمەڵێک هەنگاوی گرنگ و بوێرانە هەیە. لەلایەک پێویستە هەوڵ و کۆششی بۆ زیادکردن یاخود لانی کەم پارێزگاریکردن لە سەنگ و قورسایی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بێت. لەلایەکی دیکەشەوە پێویستە بەشداریکردنی ئەم جارە لە پرۆسەی دەنگدان بۆ سزادان و لێسەندنەوەی متمانە بێت بەو هێز و حەزب و نوێنەرانەی کە ساڵانێکە بە ناوی گەلی کوردەوە تەنها لە خزمەتی بەرژەوەندی حەزبی و بنەماڵەی دابوون و دوور لە ئەجێندای نیشتیمانی کاریان کردووە. بۆ ئەمەش پێویستمان بەوە هەیە کە بەشداری کارە و گەرم و گوڕ لە پرۆسەی هەڵبژاردندا بکەین و هیچ پرۆپاگەندەیەکی سیاسی و دەرونی هێزە شکست خواردوستم کارەکان ساردمان نەکەنەوە. دەنگدەری بەڕێز، هەڵبژاردنی ئەمجارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساتەوەختێکدا بەڕێوە دەچێت کە گەلی کورد بە هۆی سیاسەت و بەرژەوەندیە نادروستەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و سیاسەتی شکست خواردووی بەناو ئابووری سربەخۆ نیوەی خاکی مێژووی خۆی و بەشێکی زۆری دەسەڵاتە سیاسیەکانی لە سەراستی عێراق لەدەستداوە. دەسەڵاتدارانی کوردستان بە هۆی نادیدەگرتنی پێشنیاز و دڵسۆزیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەتایبەت لە بابەتێکی هەستیار و چارەنووسسازی وەکو ڕیفراندۆمدا دۆزی ڕەوای کوردیان گەڕاندەوە چوارگۆشەی یەکەم خوێن و قوربانیدانی هێزی پێشمەرگەی کوردستانیان لە شەڕی دژ بە داعش بە فیڕۆدا و هەرزان فرۆش کرد. نامەتیەکان و باریگرانی سەرشانی ئەمگەلیان لە ڕووەکانی ئابووری و دارایی چەند بەرامبەر کرد. هەربۆیە بارکی سەرشانی خۆمانی دەزانین کە بەو پەڕی توانامانەوە کار بۆ سازکردنی زەمینەیەکی لەبار و گونجاو بکەین تا هەنگاو بە هەنگاو لە بەدەستهێنانەوەی مافەیاسایی و داراییەکانتان نزیک دەبینەوە. بێگومان ئەم کارەش پێویستی با کەسانێک هەیە کە لەگەڵ خەڵک و خۆیان و خوای خۆیاندا ڕاست بکەن و بەرژەوەندی و پلە و پایە فریویان نەدات. هەمووەمانەش بەدڵنیاییەوە لە سیاسەت و استراتیژی کۆمەڵی ئیسلامی کوردستانن. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەرزوو ئەوەی زانی کە هێزەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان ناتوانن لە بەغدا نوێنەراتیەکی دڵسۆزانە و ڕاستەقینەی دەنگدەرانی هەرێمی کوردستان و تەواوی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بکەن و پەیوەندی تەندروست و دامەزراوەی لەگەڵ پێکهاتە و هێزە سیاسیەکانی دیکەی عێراق بۆ بەرژەوەندی گەلی کورد دروست بکەن. هەر بەم هۆیەشەوە بوو کە کۆمەڵی ئیسلامی ساڵانێکی زۆرە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن و نەیار بەو سیاسەتە چەوت و ماڵوێرانکارانە دوور لە دەستی نامینی گروپ و لانە بەرژەوەندی خوازەکان کاری بۆ بنیادنانی ئایندێکی باشتر بۆ وڵاتیانی هەرێم و ناوچە کوردستانیەکانی دیکە کردووە. دەنگدەری خۆشەویست، کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی دڵسۆز کە هەمیشە لە ناوبەرەی گەلدا خۆی بینیوەتەوە بە گژی ستەم و تاوانکاریەکانی دەسەڵاتدا چۆتەوە و شەڕی یاسایی و سیاسی و مەدەنی لە سەرخوت و بژێوی و ژیانتان کردووە. چاوەڕوانی لە تۆی بەڕێز و هاونیشتیمانیانی دیکەی کوردستان ئەوەیە کە متمانە و دەنگی خۆتانی پێ بدەن تا بەشدار و پاڵپشتمان بن بۆ گەڕانەوەی مافی خوراوتان و بە سزا گەیاندنی گەندەڵکاران. لەگەڵمان بن بۆ گەڕانەوەی شکۆی نیشتیمانەکەمان کە لە دوای پرۆسەی ڕیفراندۆمەوە لەکەدار بووە. داوا لە هێزی پێشمەرگەی کوردستان و تەواوی ئەندامانی هێزامنیەکان و دەنگدەرانی تایبەت دەکەین کە لە ڕۆژی دەنگدانی تایبەت و پرۆسەی هەڵبژاردندا بە دەنگدانتان بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دۆڵەی خۆتان لەو هێز و لانانە بکەنەوە کە خوێن و قوربانیدانیان لە شەڕی دژ بە داعش بە فیڕۆدان و لەگەڵ تەواوبوونی ئەم شەڕەستەمی موچان لەسەر ئێوەش زیاد کرد و لە هەموو بەڵێن و پەیمانەکانیان بەرامبەرتان پاشگەز بوونەوە. کۆمەڵی ئیسلامی پەیمانتان پێدەدات کە لەسەر سیاسەت و هەڵوێستەکانی ڕابردووی بۆ خزمەتی ئێوە بەردەوام بێت. دەوێت لە دوای ئەم بێهیوایەی باڵی کێشاوە بەسەرتاندا هیواتان بۆ دروست بکاتەوە. لە دوای ئەو بێمتمانەیەی دەسەڵات دروستی کردووە متمانەتان بۆ بنیاد بنێتەوە. لە دوای ڕەشبینی گەشبینیتان بۆ بگەڕێنێتەوە. هەمیشە و هەردەم سەرکەوت و سەرفراز بن. لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق.